أنقرة. تماشاوان هێژا ئالۆزیین و ئێریشنگ و پێکەکە لە حرێما کوردستانی پێکانی و دلگرانیەکی مەزن درایە گشتیە کوردە پەیداکردی بەری چەندین ڕۆژە سەرۆکە پارتیا ئازادیە کوردستانی پاک مستەفە ئۆشەلیک بن پێشنیارێکی هات ئەف پێشنیار لە سەرەکانی کوردستان 24 زمان کوم د سۆسیال مێدیادا دەنگ بێدانێکی گەلێکی مەزندە مستەفە ئۆشەلیک نەها میوانی منە ئەم دێ لەسەر پێشنیاراوی هەروەها ئەف ئالۆزیین و پێکەکە لە هەرێما کوردستانی پەیداکردیژی بگرن دەست دەم باش کەکێ مستەفە کەک مستەفە بەری چەندین ڕۆژان تە پێشنیارێک لەسەر ئەکرانا کوردستان 24 زمان کو د سۆسیال مێدیادا دەنگێکی گەلێکی زێدانی د پلاتفۆرما سیاسیە کوردە نیقاش لەسەر وەیەکێ تێکردن کو هەلبەستەکە نیشتمانی گرێدایی وان ئێریشێن پێکەکە بێ دیارکردن دوێ دەربارەیدا زەلالکردنەکە شتەوەر بگرم هەروەها ئەف نیقاشێن گۆ دبنجی فەرمووکات مستەفە. سپاسیا جەنابێەوە سپاسیا کوردستان 24 دکم ڕاستە لەسەر ئەکرانی کوردستان 24 مەلحەفدە مەهێدە بانگێک لە برێز سەرۆک مەسعود بارزانی و برێزان سەرۆکە پارلەمەنت و سەرۆکی حکوومەتی و سەرۆکی هەرێمێ کردبوو کە هەلوەسە ئینسیاتیفێکێ بگرن و بێ ئینسیاتیفێ بانگی ئالیێم کووردا و کەسایەتێن کە لە هەموو جیهانێ بکەن کە ئەم کورد گەشت بە هەلوەسێک یەکگرتی لێ دەستکەوتێن هەرێما کوردستانی خودی دەرکەبن و بلا ببێ وەک گاوێکە دیرۆکی ئارمانجامە ببێ ئەوە ئەم بارێ هەرێما کوردستانی سبک بکەن نەکو ئەم بارێکی دی لەوان زێدەتر بکەن نەکو ئەم ڕابن پرسکرێک و گەنگەشیە دی جوان دەربخن لەوێ دێ سەر بانگامەدە سێ چار خاڵێن ئەساسی هەنن یەک ئەم دەبێژن هەرێما کوردستانی هەرێما فەدەرەیە دەستورە عێراقێ داهاتی قبولکردن تەماما دەولەتە جیهانی قبول دکن پارلەمەنت و سەرۆکاتی و حکوومەتە هەرێما کوردستانی ئیرادەیە گەلێ باشووری کوردستانی یا مەشروع هەلبژارتی تەمسیل دکن هێزا پێشمەرگە چژ ئالیە حکوومەتە عێراقی چژ ئالیە دەولەتên جیهانی بێ تێ قبولکردن هێزێک مەشروع یا پاراستنا کوردستانی هەروەها کوردستان هەرێما کوردستانی ئیرۆ بووی دوو بەشە دەسەڵاتی هەرێما کوردستانی دە بەشەک هەیە لێ ئەو ئاخا کورد مژارە مادە 140 کە پاشی هاتبوو داگیرکردن کەرکووک و شنگال تێدە ئەv ئاخا کوردستانەیە دەبێ هەموو کورد و کوردستانیە جیهانێ لەوێ خودی دەرکەبن کە شنگال جی کەرکووک جی و هەرێمێ دژێ مادە 140 بەگەرنسن هەرێما کوردستانی کە د ڕەفەراندوما 25 ئیلۆنا 2017 گەلێ مە لەوێ دەرێ بزەلالی ئیرادا خۆی سەرخۆبوونێژی نیشاندابوون ئەم دەبێن سەروی ئەساسی دەبێ هەموو دەولەتên جیهانێ هەموو دەولەتên هەرێمێ و هێزên چەکدار و نەچەکدار لە باشووری کوردستانی دەبێ ڕێزێ لە سەروەری دەسەڵاتداریە سەرۆکاتی پارلەمەنت و حکوومەتە هەرێما کوردستانی و لە هەبوونا مەشروعیەتە هێزا پێشمەرگە بگرن لە بریارێ ڕێبەبریە هەرێما کوردستانی ڕێزێ لێ بگرن و قبول بکەن بەوێ هەست و بیر و باوریە نەتەوی مە بانگی ڕێبەبریە هەرێما کوردستانی کرد ئارمانجامە نە قۆنگراک نەتەویە بەس ji bona vê meselê nagelek kes tişta dibêjin hinek de êrîşên mezin dibin ser başûrê Kurdistanê û min vê dawiyê dibînin PKK li başûr serweriya Herêma Kurdistanê qebûl nake û dem dema êrîşî pêşmerge dike em dibînin di propagandaya gelek qirêj heye ku dixwazin mesele hinek alî dixwazin mesele bes bibe mesela wek partiyekê nege mesela deshilatdariya başûrê Kurdistanê ku hinek qebûl dikin nakin û em giş baş dizanin planê hindek xêrnexwazên Kurda hene ku hinek dewlet dixwazin vê destkeftiyê têk bibin xera bikin madem ki va heye ev planna heye divê em rêj vê planê re xweştir nekin û ê dixwazin rêjê xweştir bikin jî em bi yek helwestî bi helwesteyeke netewî divê em
لهمبری دستی خوب بکن یک از بحث کنگره نتوی ناکم جبو هرما کردستانه جبو دستکفتیه و ام بپارزن همو کردن جهانه ام دکارن با آوه کی لحولیره آن لسر پلاتفورم دیجیتال بین جمع هف و ام و پشکریا خو نشان بدن البته دوی درجه ده هرما کردستان رو بریا و بانگه بکن دهین معقول تر به نکو امرابن باری وانگرام بکن هنه که ما لباکوریان پرچه دی دخوازم خال سر هریم فرض بکن و پیشنیارین گلک نگنجاو پیشیار که کارن استقرار و هبوناوی داره هین خرابتر بکن تینن تک مصطفى من دخواست بابت که ده از وی پرسیشته بکم نهال سر سوسیال مدیا جی اف بابت هات مناقشه کرن گلو اف پیشنیارا کو جنابه تکریم بس آلیین سیاسیین کردستانی دگرین افخیان جی آلیین سیویل دموکراتیک این کرجی حمل پارشین جدایین کردستانی هر وها ایگول دیاسپورا دمینون او کو باندور کوان د دیاسپورا د جی زیده هیا دوی درباره د گر زلال کرنکیت بکا گلک باش بو که جمال راست یکسر ام دوی نه پارتیین سیاسی و گروهین سیاسی تنه او کردین لدیاسپورای نونرین کردا کسایتین نویسکار و روشنبیر و سیاست مدار و دیپلماتین کردا ام گش یعنی آلیین کردا گش برا ریبریا هرما کردستان بانگی کردا بکه ببه ورن نها پرسو پرسکره که نافخوایی هنن راسته پروبلم هنن او ده هبنشی لی خطریک هیا که هنک دخوازن و دستکفتیه جدست کردا بستینن آنویدره تیک بدن خراب کن جبوه ریبریا هرما کردستان بانگی همو کردن جهانه وی رنگی بکه بویژن ورن ام لوی دولت آخوای فدرال دستکفتی خواه لپیشمرگی خواه در کبن ام بویژن شنگال کردستانه کرکوک کردستانه ام بانگی پککی بکن ایرو که لسحه او دوی از ریبریا هرما کردستان ناس ناکم و دم دما ایریشی پیشمرگی ام بیجن ام نای قبول کرن ام وکری جی بویژن او کردن کل دورو برا وی جوینه ده بجون ام بویژن همو کرد دویل سروا دستکفتینا یک گرتی بم بوینه نکو کرد رابن دنابا کرداجی ده شرکی نوچه بوینا دوی دره حلوستا بره سروک مسعود برزانی حلوستک دیروکی نتوی هستیار ولد پرورانه و هیجایه دوی ام کرد گش لدوی حلوستاوی بن ام پشکریاوی بکن به معنی خلاجی تفهم کردن دوی کنگرانه توی ام نه کنگرانه تویه اف جوینا جبو هرما کردستان بانگی کردا بگم به جمرد گنگشین و در نخن دستکفتین هری نخن هی نخن خطریه و ایریشی ما نکن دوی واری دوی در ولات وی دولت وی دستکفتیا وی گش لی خودی در کبن بله پرسکره کن هی المگرانتر نکن لسر وی اساسی ام دبیجن البته او چکنه او بانگی کردا بکن دی باشتر بوه و اوجی با کردا با هرما کردستان جی نبارکی او ام ناخوازن جیر بوه بار ام دخوازن باری وان سوک بکن هنک از باوای کی ایریش دکن هنک دخوازن بری وان بدن شر و پپچونک دی ام دبیجن باشور کردستان دستکفتی و دستکفتی منن دوی ام لی خودی در کبن کی بخواست زراری بده جی ام همبری وان به دست کی به حلوسک یک کرتی ام بویژن نه بله سپاس بوده مصطفی وشلیک سروک پارتی آزادیا کردستانی پاک و تلگل من بوی پاسیا ولکم کلاس یکیتیا اروپا و بریتانیا درباره برکسیت گهشتن ریکفتنک داوی سروک کمیسیون یکیتیا اروپای اورسولا فون در لین دو کنفرانس روزنامه‌وانی در آگاهند کوب و هشتن ریکفتن که تمام دیگر بریتانیا و دازانین کم دی او ریکفتن سروریا یکیتیا اروپا به پاریس.